بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت کاتی ئەوەیە باسی ڕۆژتان پێشکەش بکەم بەڵام پێشەوەی میوانەکان بناسێن وە تەوەری باسی ڕۆژیش بخەمە ڕوو دیارە ئێستا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی فیدڕال گوتارێکی هەیە سەبارەت بە پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ با بەیەکەوە جێبیستی بین. وكلاء ومسؤولي الأجهزة الأمنية في العراق هم من جانبهم أيضا على مستوى وزير الخارجية، ويشتمل وفد تركيا على أجهزة ممثلي أجهزة استخبارية والقوات المسلحة، وفدنا كان بنفس الاتجاه وبنفس المستوى، قدموا أفكار. هذه الأفكار بالطبع لا ترقى إلى المستوى الذي نريد. نحن نريد خروج القوات التركية من الأرض العراقية. يريدون يساعدون العراق، نناقش هذا الموضوع. يريدون يقفون مع العراق، نتباحث بهذا الموضوع. يريدون يوفرون تدريب إلى القوات الأمنية العراقية، نعم نرحب بذلك ونتفق على الآليات. إما لسر الرشنة كان هاوراين أو التهديد بإرسال جيوش إلى العراق. هروها أوش قبولناكن كلا بونمون أو تهديداتي كدكريتو أو هروها پێمان باشە کە پێداچوونەوەیەک بکرێت و هاریکاری لەگەڵ تورکیا هەبێت لەسەر دۆخەکە نامانەوێت ئەو بابەتە کێشە دروست بکات. دووپاتی دەکەمەوە کە دووپاتی دەکەمەوە هات ناوەی عێراق پێویست نیە و ئێمە ئامادەکاری تاوامان هەیە پێویستە دۆخەکە چارەسەر بکرێت، بەڵام ئەگەر چارەسەر نەکرێت و هەروەها ئەو سەرچێشانە بەردەوام بن ئێوە وەک دەبینن کە عێراقیەکان بە تەواوی جیاوازەکانەوەیەکیان گرتووە بۆ داگۆچیکردن لە خاکەکان. ئێمە بە ویستی خوددا ڕوبەڕووی مەترسەکان دەبینەوە. ئێستا داعشەکان لە کۆتایی ساتەکانیانن، ئەوان خوێنێکی زۆرن لە عێراق خستۆ پێویستە ئەو خوێن ڕشنە بوەستێت. هەروەها لە برارەکانی ئەنجومەنی وەزیران هەر بڕێک پارە تەرخان کراوە بۆ سەرکەوتانێکە لە ڕووی وەرزشیەوە لە تۆپی پێ بەدەست هاتوون کە ئەوەش ئەو چاڵاکیە جێی دەستخۆشیە، ئەوەش سەرکەوتنێکە لە تەک سەرکەوتنە سیاسەکان. هەروەها هەند بڕێکی پارە بۆ ئەو قوربانی و خێزان و ئەوانەی کە زیانیان پێگەیشتە تەرخان دەکرێت قەرەبوو دەکرێنەوە، وەک دەزانن کە ڕێژەیەکی زۆر هەیە لە بەندیەکان ئەوانەی کە زیندانیەکان کە ئێستا بە تاوانێکی ئەندەمزانی چەندین تاوان هەڵساون، بەڵام ئێمە لە هەمان کات لایەنی مرۆیی لە بەرچاو دەگرین. ئەوانەیش کە لە ئەو دیوی سنوورەکانەوە باس لە خەڵکی عێراق دەکەن، ئەو چاوپۆشی لەو خوێن ڕشتنە و لەو قەسەبخانەی دەکەن کە لە عێراق ڕووی داوە. برا تورکەکان داوان لێ دەکەن کە قسەی ئەرێنی لەسەر بابەتەکان بکەن، نەک چاوێن لە چاوتێ بڕیان هەبێت لە دۆخی مووسڵ لە مووسڵ. ئێمە ئەوە دووپات دەکەینەوە کە تا ئێستا هیچ داعشیەک ڕزگار نەکراوە، ئەوانیش باس لەوە دەکەن کە بە کاروباری خۆیان هەڵدەستن. کوشتنی هەر کەسێک لە هەر شوێنێک بێت تاوانە، بەڵام لە هەمان کاتیش کۆمەڵکوژی بەرامبەر بە گەلێکەوە بابەتێکی ئالۆسترە. بابەتی عێراق پێویستی بە تاوتوێ هەیە، پێویستی ئێمە خەڵکە ڕزگار بکەین کە ئێستا لە ژێر دەستی پێمان وایە ئەوەی پەیوەندی بە لایەنی پەروەردەی بەشی زانستی خوێندنەوە هەیە. ئێستا وەزارەتی پەیوەنددارکاری لێ دەکات بە پێی تایبەتمەندەکان هەڵسەنگان بابەتەکە دەکەن. ئەوە پرۆژەیەکی گرنگە، دەمانەوێت لە ڕووی دۆخی کرێکارانی شەوە پێش بەچوون هەبێت و چاکسازی ئەنجام بدرێت لە کەرتی تایبەتدا لە تەواوی عێراق. دەزانین کە پێشووتر یاسای خاننشینی هەبووە کە کرێکارەکانی کەرتی تایبەتیش بکرێتەوە. دەمانەوێت ئەو یاسایە لەگەڵ یاسای گشتی یەک بگرێت و ئەوانە هاو کۆک بن نەک دشیەک. ئەنجومەنی وەزیران لەو بابەتەشەوە لێدوانی دەبێت. دەمانەوێت یاساکە لەگەڵ یەک هاوسەنگی پێ بکەین. لە قۆناغی داهاتوودا کار لەسەر ئەو بابەتە دەکرێت.
دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 باسی ڕۆژ بەردەوام دەبێت ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر پرۆسەی ئازادکردنەوەی مووسڵ دیارە تەوەری ئەمڕۆی باسی ڕۆژ کە دوو تەوەرە تەوەرێکیان تایبەتە بە ئەرک و ڕۆلی هێزەکانی پێشمەرگە لە ڕزگارکردنەوەی مووسڵ لە ڕووی سەربازی و گفتوگۆی لەسەر دەکەین لە ڕووی سیاسی و مرۆیەوەش تەوەری یەکەمی باسی ڕۆژمان دەبێتن وەک دەزانرێتن لە ماوەی ڕابردوودا ئیدارەی پارێزگای مووسڵ ئیدارەی پارێزگای نینەوە بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن پێکهاتەکانی ئەو پارێزگایەوە گلەی زۆر لەسەر ئیدارەی پارێزگای مووسڵ دەکرا و زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرا کە ئەو پێکهاتانە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە وەکو دەزانرێتن ئێستاش بەشێکی زۆر لە پێکهاتەکان هەم لەلایەن ئیدارەکانی پێشوو کە لە ڕووی سیاسیەوە پەراوێز خراببوون ئێستاش لەسەر دەستی داعشەوە ڕوبەڕووی کۆمەڵێک کاری توندوتیژی بوونەتەوە. ئێستا کە هێزەکانی پێشمەرگەی کوردستانشان بەشانی هێزەکانی دیکەی عراقی ئەرکی ڕزگارکردنی پارێزگای نینەوەی کەوتۆتە سەرشان چاوی میدیاکانی دنیا زۆربەی زۆریان لەسەر هێزەکانی پێشمەرگەی کوردستانن لەوەی کە ئایا هێزی پێشمەرگەی کوردستان پاش ئەوەی داعش ئەو هەموو تاوانەی بەرامبەر بە کورد و پێکاتەی مەسیحی و ئێزیدی و پێکاتەکانی دیکە کرد ئایا پێشمەرگەی کوردستان تۆڵە دەسێنێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە دکتۆر دیندار زێباری سەرۆکی لیژنەی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. سپاس کاکەمە. با لەوە دەست پێ بکەین وەکو لە سەرەتادا من ئاماژەم پێ کرد ینی چاو هەموو لەسەر پێشمەرگەیە دیارە داعش کۆمەڵێک تاوانی مرۆیی کردووە بەرامبەر بە کورد و پێکهاتەکان. سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئەوان ڕێگان نادەن ڕێککاری تۆڵە سندنەوە جێبەجێ ببیتن ئەمە چۆن دەکرێت؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوەی بەڕێز کەناڵ 24 دیارە هێزی پێشمەرگە و هێزە فەرمیەیە کە لە چارچەوەی عراقدا ئەرکێکی زۆری هەبووە پێشتریش وایە سەش بەردەوامە و لەسەر ئاستی نێودوڵەتی و ڕێکخراوە نێودوڵەتیەکان بگرێت تا دەگاتە وڵاتانیش هەندە جار کە ڕێخنە لە هەندە ئەدای پێشمەرگیان هێز ئەمنیەکانی هەرێم دەگیرێت ئێمە نەکتەنها وەڵاممان بۆ هەبووە بەڵکو هەندە پرەنسیب و بنەمای ناوخۆیی هەیە کە هەرێمی کوردستان هێزەکانی پێی پابەندن. لە شەڕی دژە داعشدا لە پاش ساڵی 2014 تا ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە و هێزە فەرمیە بوونە کە بە شێوایەکی ڕێکوپێک لە دوسێ تەوەردا سەرپیچیان نەکردووە و بووینە نمونەی سەرکەوتن لەو شەڕەدا. یەکەمیان ئەوەیە کە ئەم هێزە چەکدارانە لە ژێر چەتری یەک فەرماندەیە یەک فەرماندەی گشتی و سەرۆکی ئەو فەرماندە گشتیە هێزی چەکداری هەرێمی کوردستان جەناوی سەرۆکی هەرێم ڕێنەماکان یەک ڕێنەمایی بوونە و یەک تەوجیه بووە. ئەمە یەک ئەوی دەم حقت ئەوە بووە کە ڕێگان نەدراوە هیچ میلیشیاتێکی خارجی ئەم سیستەمە ئەو سیستەمە دەرەوە بێت بەشداریان هەبێت لە ناو ئەو هێزانە و ئەوی سێمیش حقیقت لە یەکەم جارە ممکن لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەم هێزانە بتوانن لەگەڵ عالەمی دەرەوە حالفی دەولی و هاوپەیمانان لەسەر ئەرزی واقع ببن بە هێزێکی ئەمری واقع و دیفەکتو سەرکەوتوانە ئەرکەکانیان جێبەجێ کردووە. لێرەدا حقت ئەمە ئەو فرێمەیە کە هێزی پێشمەرگە ناسراوە و ئەی بینێسە لەسەر ئاسی نێودوڵەتی چ پشگیرێک و عەتفێکی دەولی بۆی هەیە. ئەوی کە گرنگە بەنسبەت ئێمە ئەوەیە کە سومعەتی ئەم هێزانە و وا بێت ئەم هێزانە لەسەر ئاسی نێودوڵەتیە و پشگیریە معنەویە بۆیان بەردەوام بێت و ئەو پرەنسیبانەش کە هەیان بوو پێشتر ئێستا هەر بەردەوام بێت. بەڵام لە ڕابردوودا سەرەڕای ئەوەی کە کۆمەڵێک پرەنسیپت باز کرد تاوکو ئێستاکە 4 راپۆرتی نێودوڵەتی هەن کە ڕەخنە لە ئەدای هێزەکانی پێشمەرگە دەگرن و زۆر جار بازدەوە دەکەن کە پێشمەرگە هەوڵی داوە لە هەندێک شوێن دیموگرافیای ناوچەکە بگۆڕ. بەڵێ دیارە ئێمە حقان مەبەسمان لێرە تەنها هێزی پێشمەرگە نیە هێزە ئەمنیەکانی کوردستان بەگشتی ئێمە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانمان هەیە کە لایەنێکی هەرە سەرەکیە لە شەڕی دژە ترۆ و دژە داعش و توانیوە لەگەڵ لایەنی نێودوڵەتی لەو هەوڵانە بەردەوام بێت. بەڵێ ئەو تەوەرانە 4 تەوەری سەرەکی بوون کە ئێمە پێشتر نەوعەن ما ئەتیهاماتی دەولی هەبوو لەو ڕۆیەوە. ئەویش خاپۆرکردنی خانووەکان بوو یان و گوندەکان بە شێوایەکی گشتی دووەم گەڕانەوەی خەڵکی سیڤیل باو ناوچەنە کە ڕێگر نەبێنەوە ئەو هێزانە
و ئەوی توش حقیقت ئاوەدانکردنەوەی ئەو ناوچانە و پێکەوە ژیان یاشتیانە لە نێوان پێکاتەکانی ئەم ناوچانە و ئەوی ئەخیریش حقت هاتو چوونی خەڵک بۆ ئەو ناوچانەیە ئەمانە خاڵی گرنگ بوون کە هێزی پێشمەرگە ڕۆڵێکی سەرەکی تێدا دیتووە وەڵامەکانی ئێمەش بولانی نێودوڵاتی هەر ئەمڕۆژ لە سەر ئەو راپۆرتەی کە ئەمنستی ئینترناشنال داوا لە عێراق دەکرد بە تایبەتی حەشدی شعبی و هێزەکانی سوپای عێراق و پێشمەرگەش کە بنەما نێودوڵاتەکان پێشێل نەکات ئێمە وەڵاممان بوو هەبووە لەگەڵ کەناڵەکانی تری ناگەاندنی نێودوڵەتیش بۆ ئەوەی بەڵێ ئێمە پابەندین بەوەی کە ئەو شوێنانە بیپارێزرێت و ئەگەر خاپۆر کرابن سەبەبی زۆری بووە بە تەحالفی دەولی بوون بەرانی دەولی بووە شەڕ و پێکدانانی نێوان هێزەکان بووە کاتی ڕزگارکردنی ئەم ناوچانە و کۆمەڵێک وردەکاری تر کێمە بەلانی نێودوڵەتیماندەوە خەڵکی سیڤیل و گەڕانەوەی ئەو خەڵکەش تەوەرەکی تری گەورەیە کە هێزی هەرێمی کوردستان هاوکار بوونە لەمەدا ئێمە ڕێنەمەکانی جەنابی سەرۆکمان هەیە کە پێش 3 مانگ دەرچوون لەسەر ئاسی سەرۆکایەتی هەرێم داوا لە هێزەکانی ئەمنی هەرێم دەکات و لە هەمان داواکاریشدا پابەندبوونی ئەو هێزانە بە بنەمانی دەوڵەتەکان دووپات دەکاتەوە ئەوی سەرپێچیش بکات لەو ڕێنەمایانە حقات سزای یاسایی دەبینێت ئەمە حقیقت لەوەدا کە ئێمە بەڵێ پابەندین بە حتا پرۆسەی گردنەوەی ئەم ناوچانە بەڵام لە هەمان کاتیشدا ئەو خەڵکەی کە ڕزگار دەکرێن یان ئەوانەی کە هاوسوزیش بوون لەگەڵ داعش ئەوانەش حقیقت لێکۆڵینەوەکانی ئێمە شەفاف بووە ئامارەکانمان باشاو بوونە ئەو شێوەیە زۆر باشە ئێمە دواتر دێنە سەر لێکۆڵینەوەکان لەوانەی کە دیارە ئێستا زۆر کەس لەلایەن ئاسایشی هەرێمی کوردستانەوە بند کراون و لێکۆڵینەوەشیان لەگەڵدا کراوە بەڵام ئێمە قسە لەسەر مەسلەی تۆڵەسەندنەوە بکەین ینی دیارە چەکدارانی داعش تاوانیان کردووە تاوانی گەورەیان کردووە یعنی ئەو پەیامە بۆ چەکدارانی داعشە کە ناکرێ هێزی پێشمەرگە یاخود هەر هێزێکی دیکە تۆڵە لە چەکدارانی داعش بسەنێتەوە یاخود ئەمە پەیوەندی دارە بە پێکهاتەی نێوشارەکە خەڵکی سڤیل و ئەوانەی کە بە شێوەک لە شێوەکان هاوسۆزیان هەبوو بڵێ ئەمە پرسیارێکی گرنگە لە ڕاستی چونکە ئەم پرسیارە گرێدراوە بۆ پاشە ڕۆژی ئەم ناوچانە بە تاکید لە پارێزگای نینەوە ئێمە دیتمان پێش ساڵێک زیاتر کە لە سنووری زمار و ڕەبیعە بە تایبەتی هێزەکانی یەپەگە و یەپەژە بۆ نمون ئەو هێزانە بوون ئەو میلیشیانە بوونە کە تا حدێک هانی هێندە خەڵکی ناوچەکان دابوو کە شێوەک لە شێوەکان انتقام و توڵەساندنەوە لە هەندە شوێن بکرێت پێشمەرگە ڕێگای پێنەدا و پێشمەرگە ڕێگان لێگرت و ئەم نمونانە حقدمە بە کۆمەلگای دەولیشماندەوە و هەولیشماندەوە کە ڕێگا لێ بگیرێت ئەوی دۆم حقت مەوزوعی حەشتی شعبیە حەشتی شعبی و هێزای بوو نمونە ئێستا لە شاری کەرکوک کە نزیکەی زیاتر لە 600,000 ئاوارەت لە شاری کەرکوک خەڵکێکی زۆر ناتوانن بگەڕێنەوە باو ناوچانە کە ڕزگار کراون لە دیالە بە تایبەتی لە سەلاحەدین لە تکرید لەو ناوچانە هەبوونی هێزی حەشتی شعبیە تا ڕادای کە خەڵک لە تۆڵەساندنەوە ئەترسێت ئەوی سێم حقیقت ئەوەیە کە حتا ئەو هێزانەی کە بەنسبەت بڵێن هێزی عشایری وەتانی کە دروست بوونە یان لەسەر ئاستی مووسڵیش بریارە بەشدار من لەو شەڕە لەمەشدا حقت تا حدێک گروپی تر هەیە کە ممکنە هاوسوزی داعش بن بەڵام لە جەریمەیەک یان لە تاوانێک دەستیان تێدا نەبێت مەترسی لە خوان هەبێت کە لە داخلی شاری مووسڵ دەبنە و هێزانە مەبەستی توڵەساندنەوە انتقاماتی عشوایی هەبێت لەسەر ئاستی مەوزوعی گەڕانەوەی ئەو خەڵکە باو ناوچانە بۆیە هێزی پێشمەرگە و هێزایەکەم خەڵکی ئەم ناوچانای پاراستووە لە کوردستان زیاتر لە 1 ملیۆن ئاوارە بە تایبەتی لەو منتەقە لەو ناوچانە کە هاتووە ئەوی دووەمیش لە بن سێبەری هێزی پێشمەرگە ئەثنیەکان مەزهەبیەکان مسلمانەکان و غەیری مسلمانیش توانیوە کە جێگای بکرێتەوە لە هەرێمی کوردستان بۆیە تەنها هێزی باوەڕپێکەری ناوخۆی نێودوڵەتیە بەنسبەت ئەم مەوزوعە باش دیارە ژمارێکی زۆر دیر لە دەستی داعشە ینی ژمارێکی زۆر لە دیلی پێشمەرگە و هەروە خوشکوبرانی ئێزیدی کە ئێستا وەکو دیر لە دەستی چەکدارانی داعشن ئۆپراسیۆنی مووسڵ نزیک بۆتەوە ینی ئێوە چ هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە چارەنووسی ئەو دیلانە بزانرێتن ڕێککارێک بۆ دیاریکردنی چارەنووسی ئەوان بەڵێ ئەتوانم برێم لەو منبەرەوە کە حکوومەت یاریمی کوردستان تەنها لانی فەرمی ناوخۆی نێودوڵەتی بوو کە یارمەتی ئەوانەی داوە بڵێ یێزیدیەکان لە ژێر دەستی داعش بەشێکی زۆریان ڕزگار بکرێن ئێمە نزیکەی ئەتوانم بڵم زیاتر لە 3,000 لە برای زیدیەکان و خوشکە زیدیەکان لە دەستی داعش و منداڵان ڕزگار کراون لە مەجموعی 6,400 بەسەرەوە و زیاتر لە 950 ژنی یێزیدی بۆ سەرەوە ڕزگار کراون لە دەستی داعش
ئەمەش ڕقەمێکی گەورەیە بەنسبەت ئەو هەوڵانە کە پێشمەرگە و حکوومەت یاریان بە تایبەتی ئەو هەوڵانەی داوە جگە لە هێزانیەکانی هەرێمی کوردستان و حکوومەت یاریمی کوردستان هیچ لایەنێکی ترە هەوڵی نەداوە و حتا هەوڵشی نەداوە کە ڕێگاکان بدۆزرێتەوە. باش ئێستا مەترسی لەسەر گیانی ئەو دیلانە هەیە؟ بەتاکید توقعات وایە کە بەشێکی زۆریان بەراو ڕقە بڕوان، توقعات هەیە لە مووسڵ نەمینن و بەتایبەتی چونکە سنووری سووریا کراوەیە و توقعاتی مەترسیدار تیش لەوەمان هەیە بەشێکی زۆر کە لە ناو داعشدا بوون خەڵکی داعش بوونە بەتەمانە بگەنە ڕێزی میلیشیاتی تر کە غەیری عێراقین و لە ناوچەکە هەن و دووبارە بە شێوەک لە شێوەکان بگەڕێنەوە و مەترسی دروستکەن. بیستمانە کەش بەشێکی زۆر لەو هێزانە ئەو خەڵکەی کە لەگەڵ داعش بووە و هاوسۆز بوونە لە سووریاوە التحاقیان بە پەکەکە کردووە، التحاقیان بە یەپەژە کردووە و مەترسی لەوەدا هەیە کە هێزانە دووبارە بە شێوایەکی تر مەترسی دروستکە لە ناوچەکە بۆ خەڵکی سیڤیل. بۆیە حقت سناریۆەکە زۆر معقدە. بۆیە بە تەسەوری ئێمە ئەو ڕێککەوتنی سیاسی کە لەگەڵ بەغدا کرا بە تایبەتی چوونی هێزی فەرمی بووناو مووسڵ و بەشداری هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراق ئەمە چارەسەریە بۆ وەزعی مووسڵ چونکە گەڕانەوەی ئەو خەڵکە بوو مووسڵ گرێدراوە بۆ ئەوانەی کە ئەمنیەتی مووسڵ و شارەکەی مووسڵ بەڕێوە دەبن. باش هەتا ئێستا زۆرجار ژمارە دەخرێتە ڕوو کە چەند دیلی پێشمەرگە لە دەستی داعشە، چەند کەس ئێستاکە لە دەستی داعشە، بەڵام تاوکە ئێستا باسدەوە ناکرێت. ئایا چەند چەکداری داعش لە ژێر ینی لە بەندیخانەکانی هەرێمی کوردستانن چەندیان دەگیر کراون؟ ئێمە لەم ڕۆەوە شەفافیەتێکی باشمان هەبووە لە ماوەی ڕابردووە توانیمان بە هاوکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم بە تاکید دەستگای دژە ترۆر و هەروەها ئاسایشی گشتی ئێمە نەک تەنها زانیاریمان بەلایانی نێودوڵەتیداوە بگرێ بە وزارەتی دەرەوەی ئەمریکا و یەکێتی ئەوروپا و هەروەها UN ئەمنستی هیومەن ڕایتس واچ هەمووان کەیسی جودا جودا بەڵام لە هەمووی گرنگتر شەفافیت لەو ژمارەی کێمە بەرپرسیارەتیمان وەرگرتو ئەمانە لای ئێمن زیاتر لە 90 ئەتوانم بڵێم زیاتر لە 90 کەس کە هاوسوزی داعش بوون پەلاماریان داوە لەگەڵ داعش بەشێک بوونە لە داعش دەستگیر کراون لەلایەن هێزەکەواتە بە تۆمەتی تیرۆر بە تۆمەتی ترۆر ئەوانە گیراون لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە بەشێکی هەرە زۆریان لە ئاسایشی گشتی هەولێرە بەشێکی تر لە حقت ئاسایشی گشتینە بەشێکیان لە ئاسایشی هەولێرە بەشێکیشان لە کەرکووکە ئەمانە حقت ئەو ئامارای کەێستا لە بەردەستمانە زیاتر لە 9000 گیراوی داعشمان هەیە لەسەر ئەم ئاستە ئەمنیانە لەمەدا وەکو دژە ترۆر کە دەستگایکی فەرمی حکوومەت یاریمی کوردستانە لێکۆڵینەوەی لەگەڵ 450 کەس ئەنجامی داوە چکە لە بیرمان نەچێت ئەم ژمارە زۆرە پێویستی بە ژمارەیەکی زۆر دادوارت هەیە و پرۆسەی یاسایی گەورەت هەیە ئەمەش مەوزوعێکی ترە کە دەبێت بە وردی باس لێ بکرێت چونکە تەنها ئەوە نییە کە تومەتەکە ئاراستە بکرێت مدەی ئەوانەی کە گیراون لە زیندانەکان زۆر زیاد بووە زۆر مەترسی لە مانەوایان هەیە ئێمە ئاستەنگی گەورەمان لە پێشە لە ڕووی یاساییەوە کادری یاسایی زۆرمان پێویستە دادوەری کەفومان پێویستە زیادمان پێویستە و حتا ئەوەی کە زانیاری پێویستمان دەبێت لە بەردەست بێت لەو ناوچانە کە پێشتر ئەو خەڵکە لەوێن دەرێبوونە ئێستا نیمانە چونکە داعش حاکمە بەڵام لەمەشدا دەستگای دژە ترۆر توانیوە لەو 450 کەسە کە تحقیق لەگەلیان بکات زیاتر لە 100 کەسیان حقت حکم دراون 150 کەس بریارە لەو نزیکانە تەحویلی محاکم بکرێت باوەی حکمی نهایی وەربگرن 200 کەسیش ئازاد کراون ئەمانە حقت بە پێی یاسای دژە ترۆر بەڵام ئێستا یاسای دژە ترۆر ئێمە بە یاسای قانونی جنایەتی عێراقی تۆمەتەکان لەسەردا ساخ نەبووتەوە ئەوانەی کە ئازاد کرا باش ئەوانەی کە تۆمەتیان لەسەر ساغ بۆتەوە و دەرکەوتووە کە دەستیان هەبووە لە کردداری تیرۆری دش بە هەرێمی کوردستان و خەڵکی سوید بە پێی یاساکانی عێراق حکوومەتی عێراق وەک دەزانرێتن ئەنی بڕیاری لە سێدارەدان جێبەجێ دەکات هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا بەشێکە لە عێراق ئایا لە ماوەی ڕابردوودا بڕیاری لە سێدارەدان جێبەجێ کراوە یاخود جێبەجێ دەکەن لە داهاتوودا؟ بەڵێ یەکێک لە خاڵە هەرە سەرەکیەکان کە حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی لەسەر ئاستی نێودوڵەتی شانازی پێوە دەکات ئەویش پرەنسیبی نەهێشتنی لە سێدارەدانە لە هەرێمی کوردستان ئێستا گلەیەکی زۆری نێودوڵەتی لە پاش شەڕی ڕزگارکردنی مووسڵیش لەسەر عێراق دەبێت و بەردەوامە باوای توڵەساندنەوەی شیعە لە سونە یاوندا مەدەستگاکان کە تایفی کراون تا حەدێک دەستیان لە سێدارەدانی خەڵکی گیراو کراوە و گیراوەکان کردووە و ئەمەش ممکنە کاتی زیاتری پێویست بێت و ئەم سێدارەدانە حقت
تا حدێک مەترسیدارە لەسەر پاشەڕۆژی پێکەوە ژیان لە عێراق ئێمە لە هەرێمی کوردستان لە 2008 بەدواوە ئەو کارەمان ڕاگرتووە یاسایەکە هەیە بەڵام جێبەجێکردنی یاسایەکە ڕاگیرەوە بە فەرمانی جەنابی سەرۆکم و لەو ئەخیرە حق لە ساڵی 2015 فەرمانێکی سەرۆکاتی هەرێممان هەبوو لە کێشایەکی کۆمەڵایەتیدا کە سێ تاوانبار تێگەڵا بووبوون حقل لەوەدا کەیسێک جێبەجێ کراوە سێدارەدان جێبەجێ کراوە بەڵام ئەمە تەنها کێسێک بووە تایبەت بووە و ئەو بەڵی نەشمان بەلانی نێودوڵەتیداوە ئەوانەی کە نەک تەنها لە هەر مافەکیان بە گشتەکان کە هەیبێت نەیبێت بەڵام لە بابەتی سێدارەدان ئەوانەی کە بە تۆمەتی ترۆر گیراون لە هەرێمی کوردستان لەو ژمارەی کەم باسی کردووە هیچ کامەیان لە سێدارەدان نەدراون و جێبەجێ نەکراوە بەڵام بڕیاریان بۆ دەرچوو بڕیاریان وەکو باسم کرد بڕیار هەبوو بەشێکیان بێگومان ئەوانەی کە لەسەریان ساغ بۆ تۆ با دیارە کۆمەڵێک تەوەر هەنا پێم باشە ئەگەر کات ڕێگەمان پێ بدە باز لەو تەوەرانە بکەین هەرێمی کوردستان زێدەتر لە 1,800,000 ئاوارە لە خۆ دەگرێت چاوەڕێ دەکرێتن ئاوارەی دیکە لەگەڵ نزیک بوونەوەی هێزەکانی پێشمەرگە و هێزەکان دیکە لە شاری مووسڵ ئاوارەی دیکە ڕوو لە هەرێمی کوردستان بکات چه ئامادەکاریە کراوە حقت حکوومەتی هەرێم توانای نەماوە وتەی یانکو گوتاری جەنابی سەرۆک زۆر وازح بوو دوونێ کە توانای حکوومەتی هەرێم زۆر لاواز بووە لەبەرەوە 1,700,000 ئاوارە و پەنابەر لە خۆی گرتووە نەتەوەی گرتووە کارولانە نێودوڵەتیەکان کۆمەک بەخشە نێودوڵەتەکان هەر ئەمڕۆ هەمومان پێمان باش بوو کە داواکەرە پێشکەش بکەین و بە شێوەیەکی تاڕع ئەویش بەهانە هاتنیان بۆ ئەم کارەساتە مرۆویە کە بریار وایە لە کاتی ڕزگارکردنی شاری مووسڵ تەواقعاتی کارەساتەکە گەورەیە وانە کە ئێمە پێشبینیەکەین چەند هزارێک تەواقعات ممکنە تاڕادێک بگات بە 700,000 کەس باوەی کە پێویستیان بەڵام شوێن هەیە پەناگە هەیە و خەڵکان UN لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا دیارە 4 شوێنیان دەستنیشان کردووە لە زومار و ڕەبیعە بەشی ئەو هەموو خەڵکە دەکەن بەڵێ تا حدێک ئەو لێر وە دهۆک تەلعفار تا حدێک ئەو شوێنانە 4 مووقعی سەرەکینی بەڵام کێشەکە لەوەدا هەموو خەڵکی مووسڵ ئاوارە دەبێت کە زیاتر لە 1,5 ملیۆن زیاترە ئەگەر شەڕەکە طبیعەتیان شەڕە بەردەوام بێت تا چه حدێک دەتوانین بیان گوزرێنێتەوە یان گواستنەوەیان ئاسان بێت بۆیان بڕیارێک هەیە حقەتیان کۆ تێگەشتێک لە نێوان ئێمە و UN و ئەطرافی دەولیایە بە 3-4 قۆناغەوە ئەم پرۆسە بەڕێوە بچێت یەکەمش جار لە کاتی داخلبوون چوونی ناوشاری مووسڵ و دەوروبەری هەوڵی جددی بدرێت بۆ ئەوەی سایتەکان دەستنیشان بکرێن بە خەڵکی مەدەنی هێزامیەکان بە زووترین کات ڕزگاریان بکەن پاشان پرۆسایەکی تر دەست پێ دەکەن بەشداری UN شکلیە یاخود جددیە چکە زۆر جار حکوومەت باستەوە دەکات ئەو یارمەتیانەی لە دەرەوە دێ وەکو پێویست نییە ئێمە حقت داواکاریمان لە UN و منەظەماتی دەولی ئەوە بووە کە یارمەتی مادی پێشکەشکەن وڵاتی کۆمەک بەخش یارمەتی مادی پێشکەشکە بەداخەوە ئەو یارمەتیە لە ڕێگای ئەوانەوە بووە بۆ حکوومەتی هەرێم نەبووە کە حکوومەت جێبەجێ بکات ئەو بەرنامە بۆیە هاو بەشە و مەشتەکە فەرز کراوە لەو شوێنانەش کە ڕزگار دەکرن جگە لە حکوومەتی هەرێم و دەستگا خێرخازیەکان کە لەو ناوچانە ئیشەکەن بە تایبەت دەستگای خێرخازی بارزانانی لە ماوەی ڕابردوو لە ناوچەی زومار و ڕەبیع و ناوچەکانی تر ستەمە UN-ێکیان ئاژانسێکی دەولی لەو شوێنانە ببینی وەکو ئەمری واقع بەڵام بە ڕێگای ڕێکخراوی ناوخۆی پشتگی لە ڕێکخراوی ناوخۆی هەتا حدە کاوڵەکانی حکوومەت ئەتوانن ڕۆلی خۆیان ببینن ئەمە ئەو ئەوی کە دەمێنێتەوە ڕۆلی UN کە بەرچاوبی زیاتر لەو ناوچانە کە پێشتر سەقامگیر بوونە وەکو دهۆک و هەولێر و ناوچەکانی تر بەڵام ئەوی گرنگی ئەوەیە دیارە ئامادەکاری کراوە بۆ 27 کەمپ لە بەرنامە لە پلاندا هەیە دیارە شەڕەتە حدێک درێژەی چاوەڕێ دەبێت لەو 27 کەمپەدا تەواقع ئەوەیە لە خلالی ئەم 2 هەفتەدا 60,000 کەس ئاوارە بن ئەمە ئامادەگی UN تا حدێک لۆجستی مادی هەیە بەڵام کاریگەری لەسەر پارێزگاکان سنتەری شارەکانی هەرێمی کوردستان ناکە وەکو باسی لێوە بەڵێ من تەواقع ناکەم چکە ئامادەیارەکاریەکان زۆربیان نزیکی شاری نەینەوان کە باسی زومار و هاوڵاتیانش پێم وایە ناتوانن بێنە سنتەری ئەو شارانەی پارێزگای هەرێمی چونکە پرۆسەی دووەم پرۆسەی سکرینینگە ئەبێت دڵنیابین لەوانەی کە ئاوەرە ئەمانە هاوسۆزی داعشن ئەمانە چکە پێشتر خەڵک کە بۆ ئاوەرە بووە دەستگیرمان کردووە داعش دەرچووە خەڵک کە بە خوان ڕادە سێزەکانی پێشمەرگە کردو اعترافیان کردوەوە لە ڕووی ئەمنیەوەش ینی ڕێگایان پێ نادرێ بێن نێو شارەکانی هەرێمی کوردستان باسێک هەیە من پێم باشە قسەی لەسەر بکەین ئەویش زۆر جار ینی ئاماژە بەوە دەدرێت کە گەورەترین کارگەی کیمیاوی
لە دەستی داعش لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا کە هەوڵی داوە کارگەی کیمیاوی خۆی پێش بخاتن لە نێو سنتەری شاری مووسڵە. لە کاتێکدا ئەگەر ئەو کارگەیە بتەقێنرێتەوە یاخود داعش بیەوێ کۆمەڵکوژیەک ئەنجامدا، ئایا هیچ ئامادەکاریەک هەمەهەنگێکی حکوومەتی هەرێم لەگەڵ UN شتێک لەو بارەوە هەیە؟ مەترسیەکی تا حدێک مەترسی لەو بابەتەدا هەیە. ئەمڕۆ جێگیری نێردەی نەتەوەی گرتوەکان لە عێراق لە پرس کۆنفرانسێکدا لەگەن نیویۆرک دووپاتی کردەوە لەو بابەتە کە بەڵێ مەترسی بەکارهێنانی کیمیایی یان کوچەکی کیمیاوی هەیە دژی خەڵکی سیڤیل. مەترسی لەوەی هەیە کە تەوەقعاتی لانی نێودوڵەتی ئەوای کە زیاتر لە 9 ملیۆن تەنها منداڵ لە شاری مووسڵدا هەن، ئەوانەی کە دانیشتوی شاری مووسڵن، ئەمەش مەترسیە بەکار بێنن لەلاەن داعشەوە وەکو دیفاع لە خۆیان بەکاریان بینن بۆ هەر پەلامارێک کە خۆیان حەزیان لێبێت. مەترسی لەوەدا هەیە کە خەڵکێک بە زۆر بەکار بن بۆ یەکچەک هەلگرن. مەترسی لەوەدا هەیە کە خەڵکێک بە زۆر بمڕێژ کرابن یان کو ناوچەکانیان بمڕێژ کراوە. بۆیە شەڕێکی قورسە، مەترسیەکی ئەمنی زۆر لە پێشە. حقیقەت مەبەستم لەوە بۆ خەڵکی مووسڵ، بۆ شاری مووسڵ، چونکە دەوروبەری مووسڵ تا حدێک ڕزگار بووە ئەوەتە هەموو ئەگەرەکان لە ئارادەن. بەتاکید. باشە، دوا پرسیارم ئەوە دەبێت هاوکارانم پێم دەڵێن کاتت تەواو بوو. بەشێک لەو ناوچانەی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان تاوەکو ئێستا ئازادی کردووە و چاوەڕێ دەکرێت لە ئایندەشدا شوێنی دیکەش ئازاد بکات. هەندێک لەو گوندانەی کە ئازاد دەکرێن بەشێکیان عەرب نشینن و دەستیان هەبووە لەگەڵ گروپە تیرۆریستەکان و لە ڕێگەی ئەوانەوە داعش بەرچاوڕوونی کراوە و زەبری بەهێزی پێشمەرگە داوە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بە و خێزانانە دەدا، عەرەبانە دەدا بگەڕێنەوە شوێنی خۆیان؟ ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە کە لە ناو کەمپەکانن لە هەرێمی کوردستان خێزانی ئەو داعشانن کە ئێستا لە ناو داعش خزمیانن و کەسوکاریان. سیاسەتی ئێمە زۆر وازحە. جەنابی سەرۆک زۆر بە وازحی لەم بابەتە بریاری کوتایی داوە، وان بریارە بۆ هەموو لایەنەکانی ئەمنی و فەرمی ڕۆیشتووە و لانی نێودوڵەتیش هاوڕا لەسەر ئەو بابەتە. ئەوی کە داعش بووە، هاوسوزی داعش بووە، لەگەڵ داعش تاوانی کردووە، ڕێکاری یاساییمان لەبەر پێشە و بە توندی ئەم ڕێکارە یاساییانەوە دەبێت جێبەجێ بکرێت و ئەوانە دەبێت بە سزای خۆیان بگەن. ئەوانەی کە دەستیان لەگەڵ داعش نەبووە، حقیقەت ئەمانە هاتوچۆی هەر دەڤەرەکیان و ئەوانە دانیشتوانی شارەکانی عێراقن و ئازادن. بەڕێز دکتۆر دیندار زێباری، سەرۆکی لیژنەی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان، زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆتان بێمەدا. سپاس. بینەرانی بەڕێز، ئێستاش دەچینە ناوبڕێکی کورت و دواتریش باسی ڕۆژ بەردەوام دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز. تەوەری دومی باسی ڕۆژ تایبەت دەبێت بە ڕۆڵ و ئەرکی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی شاری مووسڵ. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش عەمیدی ڕوکن هەژار عومەر ئیسماعیل، بەڕێوەبەری هەمەهەنگی و پەیوەندیەکانی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز هەژار بەخێربێن بۆ باسی ڕۆژ. دیارە زۆر جار بازدەوە دەکرێت دوای 10 ساڵ گەورەترین جەنگ، گەورەترین شەڕی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق لەگەڵ چەکدارانی داعشە. بۆچی ئەم شەڕە بەم شێوەیە بە گەورەی باز دەکرێت؟ گەورەیەکەی لە چیدایە؟ بەڵێ، سەرەتا دەستخۆشی لە پێشمەرگە قارەمانەکان دەکەین بۆ ئەو سەرکەوتنە گەورانەی کە بەدەستیان هێنا، بە تایبەت ئەو سەرکەوتنە گەورەی دوێنێ کە بەدەست هات. سەرکەوتنێکی مەزن بوو بە سەرپەرشتی ڕاستەخۆی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان. هەم پلانەکەی دانرا، هەم سەرپەرشتی کرا و لێرەوە سەرخۆشی خۆمان لە بنەماڵەی شەهیدە قارەمانەکان دەگەینین و هیوای چاکبوونەوە بۆ برا پێشمەرگە قارەمانەکان. خۆی شەڕی مووسڵ بەڵێ شەڕێکی گەورەیە، چکە پێشی 2 ساڵە داعش بیدایەتی خەلافەتەکەی لە مووسڵ دەستی پێکرد. پایتەختەکەی لە مووسڵدانە. دواتر مووسڵ گەورەترین دووەم شاری عێراقە. مووسڵ ناوچەیەکی زۆرە، شوێنێکی استراتیجیە، هەم بۆ موقعەکەی کە بۆ عێراق، بۆ تورکیا، بۆ سووریا، بۆ ئیران، هەر لە مێژوش لە تاریخیش مووسڵ شارێکی گرنگ بووە، لە قورئان باسی کراوە.
هەر بۆیەش داعش خەلافەتەکەی خۆی لەوێ دامەزراند بە پایتەختی خۆی ناوبرد بۆیە مەرکەز توقلی داعش لە مووسڵە کە مووسڵ کەوتە دەستی ینی هێزەکانی عراق و پێشمەرگە بەمانای ئێمە دایمەن دەڵێن کلیلی لە ناوبردننی داعش لە عێراق مووسڵە لە ڕووی سەربازی ئێستا داعش زۆر لاوازە لە ڕووی معنەویاتیان زۆر لاوازە لە ڕووی ڕیسۆرسی ئەو مەسادڕی کە هەیتی مەثلەن ئەو نەوتەی کە هەیبوو ئەو پارەی کە هەیبوو ئەو بانقەی کە هەیبوو ئەو شتانی کە بەدەستی دەهێنا زۆری نەما باش ئەو لاوازەی کە ئێوە باسی لێوە دەکەن تەنیا بۆ بەرزکردنەوەی ورەی هێزەکانی سەربازیە یاخود لە ڕاستیدا ینی بەڵگەتان هەیە کە داعش جا من ویستم تەواوی کەم داعش زۆر لاوەسترە ئەگەر قیاسی بکەین لە بیدایەتی سەرهەڵدانی خلافەی ئیسلامی بە ناوی خلافەی ئیسلامی گروپی تیرۆسانی داعش وەکو باسم کرد زۆر مەزدەری لەدەستدا زۆربەی قیاداتی کوژرا ئەو بانقانە ئەو پارەی لە دەستی بوو نەما ئەو مەزدەڕی کە نەوت و شتانە بوو لە دەستیدا معنەویاتی دابەزیوە ئێمە دەتوانین بڵێین لە ڕووی سەربازی داعش زۆر نزیکە تێک بشێندرێت لە ناو بچیت بەڵام لە ڕووی منەزەما لە ڕووی ئۆرگەنایز وەکو گروپێکی تیرۆریستی ڕێخستن وەکو ڕێخستن ئێمە تەسەور دەکەین دوای کۆنتڕۆلکردنی مووسلیش ئەو گروپە تیرۆریستیە دەمینێ هەوڵی کردەوەی تیرۆریستی باشە کەوایە ینی بەپێی قسەکانی بەڕێستان بێ شەڕی مووسڵ درێژخایەن نابێت خۆی بەڕاستی دوو لایەنەیە یان ئەوە تا کورتخایان دەبیت یان درێژخایان دەبیت چۆن ئەگەر داعش بڕیار بدە شەڕ لە ناو شاری مووسڵ بکات شەڕێکی درێژخایەن و خوێناوی دەبێت بەڵام وەکو سەرەتای دەستپێکی کە دوێنێ دەستی پێکرد ئۆپەراسیۆنی مووسڵ سەرەتایەکی زۆر باش بوو معنەویاتی داعشی پێشکە بە تایبەت ئەو سەرکەوتنی کە پێشمەرگە بەدەستهێنا ئەگەر هەنگاوەکانی تر بەم شێوە بن بە تایبەت لە لایەنی عێراقیش ئۆپەراسیۆنی مووسڵ زووتر بە کاتێکی کەمتر مووسڵ ئازاد دەکرێت باش سوپای عێراق وەک پێویست هەنگاوی بەرەو پێشەوە ناوە هاوشان لەگەڵ پێشمەرگە هیوادارین بە تایبەت بازدەوە دەکرێت ئەمڕۆ ئەمدانیش ینی ڕزگار کراوە بەشێک لە حەمدانیە داخل ببوون ئێمە هیوادارین سوپای عێراقیش بە شێوەیەکی ئازانە ئەو شوێنانی کە بۆیان دیاری کراوە ئازادی بکەن وەکو هێزەکانی پێشمەرگە هەنگاوی باشیاننا لەشکری عراقی ئێستا باشترە لە بیدایەتی شەڕەکە لە زۆر باش بە زیێدەتر باز لە پێشمەرگەی کوردستان بکەین چکە ئەولەویەت بۆ ئێمە هێزی پێشمەرگەی کوردستانە لە شەڕی دوێنێدا دەستکەوتەکانی هێزی پێشمەرگەی کوردستان چی بووە بە تایبەت ینی تاوەکو ئێستا ژمارەیەکی دیار نییە کە چەند چەکداری داعش کوژراون دوێنێ دەستکەوتێکی گەورە بوو وەکو ئەگە باسی پێین لە ڕووی سەربازی زیاتر لە 200 کیلۆمەتر دووجا لە دەست داعش دەرهێنرا ناوچەیەکی استراتیجیە دەواازەیە بۆ مووسڵ نزیکە لە مووسڵ هێزەکانی پێشمەرگە تا مەفرەقی حەمدانیە کۆنتترۆل کراوە لەلایەن هێزەکانی پێشمەرگە نزیکەی 9 گوندی گەورە لە سنوورەکە ڕزگار کردن لەلایەن هێزەکانی پێشمەرگە چەکدارێکی یەکجار زۆری داعش کە مەزەندە دەکرێت زیاتر لە 100 چەکداریان کوژرابیت لەو شەڕە چەکداری زۆریان بریندار بوون بەپێی ئەو زانیارانی کە بەدەستمان گەیشت بوو نەخۆشخانەکانیان پڕ بوون لە بریندارەکانی داعش لە هەمووی گرنگتر ئەم دەست پێکە کاریگەری زۆری دەبێت لەسەر معنەویاتی داعش ئەوە فەیسی یەکەم بوو کە زۆر بەسەرکەوتوانە ئەنجام درا هەنگاوی تر فەیسی تری بەدواوە دێت ئێمە ئومێدمان هەیە زۆر بەسەرکەوتوانە ئەنجام بدرێت بە تایبەت ئەوانەی کە بۆ هێزەکانی پێشمەرگە دانراوە باش قسەی زۆر لەسەر کەمبوونەوەی سەرچاوەکانی مرۆیی و دارایی چەکدارانی داعش دەکرێت هەندێک باس لەوە دەکەن کە ئەوانەی سەرکردن خێزانەکانیان لە پارێزگای مووسڵەوە بە تایبەت ئەوانەی سەرکردە بیانیەکان خێزانەکانیان دەگوازنەوە بۆ ناوچەی ڕەقا ئەمە تا چەند ڕاستە ئەم زانیارانەی کە ئێستا بڵاو بۆتەوە خۆی زانیاریەکان ڕاستە بەڵێ زۆر چەکداری داعش هەندێکیان ڕایان کردووە هەندێکیان بەنیازن ڕابکەن بەڵام داعش جەنابتان دەزانن گروپێکی تیرۆریستیە بە زۆر
زۆربەی چەکدارەکانی خۆی ڕاگرتووە چونکە هەر چەکدارێک هەوڵی ڕاکردن بدات دەکوژێت لەلایەن گروپی تێرۆریستی داعش و پێشتر زۆر چەکداری خۆیان کوشتووە تەنانەت ئەگە بریندارێکی سەختیان هەبیت نەتوانن ئازادی بکەن یان ڕزگاری بکەن یان چارەسەری بکەن دەیکوژن بۆیە زۆر چەکدار نیازی ڕاکردنیان هەیە بەڵام ترسی ئەوەشیان هەیە بکوژێن لەلایەن داعش ئەمە دەمینێتەوە سەر پێشهاتەکانی شەڕەکە چۆن دەبیت ئەگەر پێشکەوتنەکان سەریع بن معنەویاتی داعش زیاتر بشێت داعش چەکدارەکانی زیاتر لە دەستدا زیاتر چەکداری داعش هەوڵ دەدەن سەنگەرەکانیان بەجێ بێڵن لە پلانیش هەیە کە شوێنێک نەک تەوقی مووسڵ بە تەواوی بکرێت وەکو کۆلیدۆرێک یان وەکو منتەقەیەک والا بکرێت بۆی چەکداری داعش ڕابکەن وەکو منتەقەی قەتلی پێ دەڵێن بۆی لەو منتەقەیە چەکدارانی داعش دواتر لەوێ تەسفیە بکرێن و بکوژرێن کەواتە یعنی دەواازەیە کراوەتەوە بۆ ڕێگەدان بە داعش لەو ناوچانە هەڵبێن بچنە ڕقا ئەوە لە هەنگاوەکانی داهاتوو زیاتر وا دەبێت ئێستا زۆر دەواازەی داعشەیە کراوەتەوە بە تایبەت دەواازەی ڕئیسی بینی ڕقە و مووسڵ پێویستە کۆنتترۆل بکرێت ئەو ڕێگای پێویستە کۆنتترۆل بکرێت مووسڵ تەتویق بکرێت ئێمە دەتوانین بڵێن هێزەکانی پێشمەرگە ڕۆڵێکی زۆر گرنگیان بینیوە لەو بارەوە چونکە جەنابەت دەزانی نینەوە نەک هەر تەنها شاری مووسڵ نینەوە دووەم گەورە شاری عێراق نینەوە دەست پێ دەکات لە شنگال تا شێخان تا مەخمور تا گوێر تا سەدی مووسڵ ئەوە هەموو نینەوەیە ئێمە دەتوانین بڵێن تا ئێستا هێزەکانی پێشمەرگە زیاتر لە 150 نینەوەی ڕزگار کردووە هێزەکانی پێشمەرگە لە سێ لاوە تەتویقی شاری مووسڵی کردووە لە لای ڕۆژهەڵات و باکووری ڕۆژئاوا هێزەکانی پێشمەرگە چەندین ناوچەی تری ڕزگار کرد دوێنێ پێشتری چەندین ناوچەی تری ڕزگار کرد لە سەهلی نینەوە و هەنگاوی تریشمانە ئیشاڵە ڕزگاری دەکەین بێزگەلەوە هێزەکانی پێشمەرگە هاوکاری لەشکری عێراقی کردووە کە منتەقەی تەحەژودی پێ دەڵێن ئەو منتەقانە کرایتەوە لە نزیک سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بۆی هاوکاری لەشکری عێراقی بکەین بتوانن دواتر هێرشی سەرشاری مووسڵ بکەن چکە مستحیلە لەشکری عێراقی بتوانێت تەنها لە یەک میحوەر شاری مووسڵ ڕزگار بکات بۆیە ئەمە بە پێی ئیتیفاقێک بوو لەگەڵ تەحالف لەگەڵ هێزەکانی عێراقی کە هاوکاری لەشکری عێراقی بکرێت لەم ڕۆژ هاوکاریان کراوە هێزەکانی پێشمەرگە لە هەموو ڕوویەکەوە ڕۆلی زۆر گرنگی بینیوە بۆ ڕزگارکردنی مووسڵ بۆ پاراستنی خەڵکەکە جەنابتان دەزانن تا ئێستا 1,800,000 ئاوارە لە هەرێمی کوردستانن کە زیاتر لە 1,500,000 ئاوارەی ناوخۆن ئەوانی تر پەناهەندن لە سووریا هاتوون زۆربەی ئەو ئاوارانە خەڵکی مووسڵن ئێمە تەوەقع دەکەین ژمارەیەشی زیاتری ئاوارە کە ئۆپەراسیۆنی ناوشاری مووسڵ دەست پێ بکە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن باش دیارە لە هەر شەڕێکدا زۆر جارن ماسدەوە دەکرێت کە داعش تاکتێکی سەربازی خۆی دەگۆڕێ ئێستاش قسەی زۆر لەسەر ئەوەیە کە توانەکانی لە ڕووی کیمیاویەوە داعش توانەکانی خۆی پێشخست بێ مەترسی ئەوە هەیە داعش بگاتە ئاستێک چەکی کیمیاوی بەکاربێنێ خۆی داعش بەکاری هێناوە تا ئێستا زیاتر لە 15,000 داعش چەکی کیمیاوی لە دژی هێزەکانی پێشمەرگە تەنانەت لە دژی سیڤیل خەلکی مەدەنیش بەکارهێناوە ئێمە نزیکەی زیاتر لە 400 برینداری چەکی کیمیاییمان هەیە وەکو هێزەکانی پێشمەرگە بەڵام خۆشبەختانە زۆربەی برینەکان سووک بوون تەنها چەند حاڵەتێکی زۆر کەم نەبیت ئەویش چارەسەری تەواویان بۆیان کراوە زۆربەی ئەو بریندارانەی هێزەکانی پێشمەرگە لە دوای چەند ڕۆژێک گەرانەوە سنگەرەکانیان ئەمە تەرسیە هەرماوە بەڵام بە تەسەوەری من ئێمە پێویست ناکە برا پێشمەرگەکان بترسێنین داعش دەیەوێت ئەو چەکە وەکو چەکێکی سایکۆلۆژی بەکاربێنێت لە دژی هێزەکانی پێشمەرگە و بە تایبەت لە دژی سوپای عێراقی دوا کارتیش دەبێ ینی ئەگەری ئەوە هەیە دوا کارتی بێ لە ناو سنتەری شاری مووسڵ بەکاری بێنێ ناتوانین بڵێن دوا کارت هەولی هەموو شت دەدا داعش گروپێکی تیرۆریستیە تاکتیکی خۆیان مەثەڵەن چەکی کیمیاویان بەکارهێنەوە بەکاری دەینن بەڵام دەتوانم بڵێم زۆر بە قووەت نابیت تەنها دەیەوێت تەسیر لە سایکۆلۆژی هێزەکە کیمیاویەی کە بەدەستی خستووە لە ئاستێکی وەهادایە کە زیان زۆر بە پێشمەرگە بگەینی یاخود ئەو چەکە کیمیاوی کە پێشتر ینی لە دەستی ڕژێمی پێشوی عێراق و یان لە دەستی وڵاتانە خۆی سێ بیرروکە هەیە کە باسی ئەوە دەکەن سێ ڕئی هەیە کە داعش ئەم چەکەی لەکوێ هێناوە
هەندێک دەڵێن ئەم چەکەی لە سووریا هێناوە هەندێک دەڵێن پاژماوەی کەواتە سەرچی بوونی کیمیاوی هەیە. عێراقیە بەڵێ بوونی هەیە هەندێکشی دەڵێن پاش کۆنتترۆلکردنی مووسڵ جامیعی مووسڵ کەوتە دەست داعش کۆلێژی زانستی کەوتە دەستیان زۆر شارەزان هەیە ئەوانی کە پێشتر لە لەشکری عێراق بوون یان هەندێک شارەزای لە دەرەوە کە بوونە چەکداری داعش ئەم چەکەیان پەرە پێدا سەرەتا کە لە دژی هێزەکانی پێشمەرگە بەکاردەهات تەسیرەکەی زۆر کەم بوو بە شێوەی هاون بەکاریان دەهێنا دواتر هێدی پەرەیان پێسن بەڵام هێشتا تەسیرەکەی زۆر گەورە نیە لەسەر هێزەکانی پێشمەرگە زۆر باش با بینە سەر پرسێکی دیکە لە ڕووی سەربازیەوە ینی داعش دیارە زۆر گرنگی و بایەخ بە هەرزەکار و منداڵ دەدات بەپێی ئەندێک راپۆرتی نێودەوڵەتی 800 هەرزەکار و منداڵ لە ڕیزەکانی چەکدارانی داعش ئەمانە نابنە بەربەرست بۆ پێشڕەویەکانی هێزی پێشمەرگە و سوپای ئاران بەڕای من ئەمانە مەترسین بۆ داهاتوو بێزگە لەوانەی کە چەکداری داعشن ئەو هەرزەکارانی چەکداری داعشن زۆر هەرزەکاری تر داعش هەولی داوە مێشیان بشواتەوە ئەمانە دەبنە لەوانەیە ببنە مەترسی ئەگەر ڕێ لەم شتە نەگیرێت ئەگەر هەولی ئیعادە تەهیلی ئەم گەنجانە نەکرێتەوە ئەگەر ئەو هەڵانەی کە پێشتر حکوومەتی عێراقی هەیبوو بەخۆی دانەسێتەوە ئەم هەڵانە چارەسەر نەکە ئەگەر حکوومەتی مەحەلی مووسڵ زەعیف بیت ئەم بابەتە بە هەندوەل نەگریت ئەمانە ئەم گەنجانە دەبنە مەترسی بۆ داهاتوو بێگومان ئەوانەی ئێستاش کە چەکداری داعشن ئەمانش مەترسین چونکە زۆریان بەکاردێنن وەکو خۆکوژ چونکە یەک لە تاکتیکەکانی داعش ئێستا لەبەر ئەوەی چەکداری کەم بۆتەوە زۆر مەزدەری لەدەستدا زۆر قیاداتی لەدەستدا کوژران بۆیە ئەو شتانێک کە ئەعتیمادی لەسەر دەکات خۆکوژە ئەو بە ناسیفە و مینە سارەی مفەخەخە قەناسە و هەروەها ئەم چەکە کیمیاوی کە لە دەستی ماوە احتیمالە بەکاری بینیت لە داهاتوو بەڵام من دوو تاکیدی دەکەمەوە شتێکی زۆر کاریگەر نابیت تەنها دەوێت تاکتێکی سەربازیش زۆرە بێگومان ینی تاکتێکی سەربازیش زۆرە بۆ هەر حاڵەتێکدا وڵامێک هەیە دێمە سەر مەسلەی سنتەری شاری مووسڵ سنتەری شاری نینەوە پێشمەرگە وەکو دەگوترێت ناچێتە ناو سنتەری شارەکەەوە ئایا ئەمە وستی پێشمەرگە بووە یاخود بڕیارێک بووە لەسەر پێشمەرگە فەرز کراوە نابێ بچێتە ناو سنتەری شاری مووسڵ ئەمە بڕیارێک نییە لەسەر پێشمەرگە فەرز کرابیت ئەمە بڕیاری قیادەی سیاسی کوردستانە بڕیاری جەنابی سەرۆکە فەرماندەی هێزەکانی لەشکری هەرێمی کوردستانە ئەمەش وەلەو داواکاری زۆر بووە لە هەموو لایەنێکەوە لە عەشایری سونی لە خەلکی مووسڵ لە دەوروبەر چونکە هێزی پێشمەرگە شەڕێکی زۆر پاچی کرد لەگەڵ داعش هێزێکە هێزێکی نیشتیمان پەروەرە قەت بیری لە ئینتقام و تۆ لە سندەوە شتیوان نەکردوتەوە تەنها شەڕی گروپە تیرۆریسیەکە دەکات بۆیە داواکاری زۆر هەبوو کە هێزی پێشمەرگە بەشدار بێت بەڵام هێزی پێشمەرگە بەشدار نابێت لەبەر حساسیەتی شارەکە مووسڵ شارێکی تێکەڵە شارێکی فرەنەتەوەیە زۆربەی خەلکی مووسڵ خەلکی سونەن عەرەبی سونەن بەڵام تورکمانمان هەیە تورکمانی شیعەمان هەیە تورکمانی سونەمان هەیە یەزیدیمان هەیە کریستیانمان هەیە کوردمان هەیە بۆیە سەرۆکوەزیرانی عێراقیش بڕیاریدا کە تەنها لەشکری عێراقی لەگەڵ پۆلیسی فیدرالی ئەمانە داخلی ناو شاری مووسڵ دەبن هیوادارین لەو ئاستەدا بن کە شاری مووسڵ ڕزگار بکەن زۆر باشە بەڕێز ئامید ڕوکن هەژار عومەر ئیسماعیل بەرپرسی پەیوەندیەکانی و هەماهەنگی لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زۆر سوپاس بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی